قەیرانی سیاسی کەنداوی عەرەبی بەردەوامە و تازەترین گوشاری سعودی و هاوپەیمانەکانیشی بۆ سەر قەتەر ڕاگەیاندنی لیستێکی تیرۆرە بە ناوی ئەو کەس و ڕێکخراوانەی قەتەر پاڵپشتیان دەکات. لیستەکە ناوی 59 کەسایەتی و 12 ڕێکخراو و کۆمەڵی لەخۆ گرتووە کە بە وتەی بەرپرسانی قەتەر زۆربەی هەرە زۆریان وەک ڕێکخراوی خێرخوازی لە نەتەوە یەکگرتووەکان ناویان تۆمار کراوە. لە بەرامبەردا قەتەر لە سەرزاری محەممەد بن عەبدوڕەحمان ئەلسانی وەزیری دەرەوەی وەڵامی ئەو 5 وڵاتەی دایەوە کە لیستەکەیان بڵاو کردوتەوە و ڕایگەیاند بەشی زۆری ئەو کەس و ڕێکخراوانە پەیوەندیان بە قەتەرەوە نییە. ئەلسانی دوای کۆبوونەوەی لەگەڵ سیگمار گابرێل وەزیری دەرەوەی ئەڵمانیا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئەو لیستە هاوبەشەی لەلایەن سعودیە، ئیمارات، بەحرین و میسرەوە دەرکراوە، ڕەچاوی پێوەری نێودەوڵەتی نەکراوە. دەشڵێت بەشی زۆری ئەو کەسانەی ناویان لە لیستەکەدا هاتووە تەنانەت هیچ کات سەردانی قەتەریان نەکردووە. بەشێکی دیکەشان ئەندامانی ئەنجومەنی ئاسایش و ژمارەیەک ڕۆژنامەنووس و ئەندامی هیچ ڕێکخراوێک نین. لای خۆیەوە وەزیری دەرەوەی ئەڵمانیا ڕایگەیاند وڵاتەکەی و کۆمەڵگەی نێودەوڵەتی نیگەرانی لە گەمارۆکانی سەر قەتەر. ئاشکراشی کرد ئەڵمانیا بە هەموو شێوە گوشارەکانی سعودیە و ئیمارات بۆ سەر ئەو وڵاتە ڕەت دەکاتەوە. هاوکات ئاماژەی بەوەدا خۆرهەڵاتی ناوەڕاست بە دۆخێکی خراپدا تێدەپەڕێت و پێویست ناکات لەوە زیاتر ئاگرەکە خۆش بکرێت. لالایەکی دیکەوە هەریەکە لە سێرگی لاڤرۆڤ و محەممەد جەواد زەریف وەزیرانی دەرەوەی ڕووسیا و ئێران لە پەراوێزی کۆبوونەوەی ڕێکخراوی هەماهەنگی شەنگەهای لە ئەستانەی پایتەختی کازاخستان گفتوگۆیان سەبارەت بە پرسی گەمارۆکانی سەر قەتەر کردووە. لاڤرۆڤ لەو بارەوە ئاشکرای کرد مۆسکۆ و تاران هاوڕان لەسەر چارەسەرکردنی بارگرژی نێوان قەتەر و وڵاتانی کەنداوی عەرەبی بە ڕێگەی دیالۆگ و لێک تێگەیشتن. بە وتەی چاودێران ئامانج لە هەڵمەتەکانی سعودیە و هاوپەیمانەکانی بۆ سەر قەتەر دانانی سنوورە بۆ بەرەو پێشچوونە بەردەوامەکانی ئەو وڵاتە لە بوارەکانی سیاسی و ئابووری و سەربازی و بوارەکانی دیکە و تۆمەتی پشتیوانی تیرۆریش تەنها پاساوێکە بۆ ڕەوایدان بە گوشارەکانیان.